پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی واتان لێ دێ ئەو قەومانەی کە دوای ئێوە دێن قەڵەوی لە ناویاندا پەیدا دەبێت هەمووی قەڵەو دەبێت واتە کار کەم دەکەن زۆر دادەنیشن شەوگار بە دیار شتی خراپەوە دانیشتن و شەو نوێژ ناکەن هەموو گۆشت و بەزە جۆدە سەر یەک مرۆڤەکان بە زۆری بە قەڵەوی دەردەکەون خەڵک بەدەست ورجیەوە بێزارە نازانێت چۆن ورگەکەی لە خۆی بکاتەوە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی باس کردوین کە ئەمڕۆ بە چاوی خۆمان دەیبینین ئەمە لە صحیحی بوخاریدا فەرمودەکە هاتووە کەواتە ئەگەر زۆر تێکەڵاوی لە ڕادەبەدەرن نەبێ تووشی ئەو هەموو غەیبەتە نابی کە زۆر گەڕای و زۆر خەڵکت ناسی و زۆر هات و چۆی خەڵکت کرد و زیاد لە حەد تێکەڵاو بووی بە ماندوێتی دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئەوەندە ماندووی بە ڕۆژ تااقەتی قسەیەکی خۆشت لەگەڵ منداڵەکانی خۆت دانیە کە ماڵ و منداڵەکەی خۆت لە پێش هەموو کەسێکەوەیە ماندووی تااقەتی خوێندەوە نییە بەداخەوە ئەو کتێبە جوانانەی ئەم سەردەما خەڵک بۆ ناخوێنێتەوە چونکە بە مالایعنیەوە بەشتی بێسوودەوە ئەوەندە تێکەڵاوی کۆمەڵایەتەکەی زۆرە کە دێتەوە ماڵەوە تااقەتی خوێندنەوەی نەماوە تااقەتی نووسینی نەماوە کاکە دڵت تەنگ دەبێت دڵت تەنگ دەبێ و هەست بە دڵشادی ناکەی بە حساب پێکەنیوی لە ناو خەڵکە بەڵام بە خەڵک پێکەنیوی هەر کەسێک لە مەجلیسێکە لە کۆڕ و کۆبوونەیەک و دانیشتنێکە دانیشێ دەستکا بە پێکەنین و ڕابواردن بە خەڵک لە پاژم لە غەیبەتی خەڵکا و پیان ڕابێت و پیان پێ بکەنێ کە هاتەوە ماڵی خۆی هەست بە دڵتەنگی دەکات دڵنیا بە دڵتەنگیەک ڕووتێ دەکات نازانی چۆن ئەم خۆشی پێشول لە دەستدا توشبوون بە کەسانی نەزاندوو کە قسەیەکی وا فڕێدا بەرەو ڕوو دڵت دەتەزێنێ دەمی دڵ لە ڕووی جەنابتان ئەڵەی زێرا بە سەرەکە لەسەر لابر ئەوە بۆ گەنی ناخۆشی بە مەجلیسەکە دێ دەبەخوا لە ماڵی خۆتا دانیشتیا لەگەڵ ماڵ و منداڵی خۆت و دوو سێ ڕەفیقی جوانی ڕێک و پێکەی دینداری ڕەوشبەرزی بە ویژدان و عاقڵ و ژیر و خوێندەوار وڵای تووشی ئەو بابەتە نەدەبووی بەڵام تۆ لە هەموو کۆڕ و کۆماڵێکە لەگەڵ بی تووشی ئەو نەزاندووەش دەبی قسەیەکت لە ڕوودەدا ئەگەر جوابی دەیتەوە تووشی شەڕ دەبی تووشی فیتنەی دەبی ئەگەر جوابی نەدەیتەوە دەروونت ئازار دەخوا ناڕەحەتت دەکا تووشی مۆقیفی وا دەبی کە خەڵک بە زەلیلت دەزانێ وا دەزانێت کەوا توانای بەرگری لە خۆکردنن نییە عەرزم کردن ئەگەر جواب دەیتەوە تووشی شەڕ دەبی ئەگەر جواب نادەیەوە ئەڵەن بەخوا پیاوێکی بێغیرەت بوو فڵان کەس هێرشی کردە سەر و چەند قسەی پێوت و تەزاندی کەسی وەڵامی پێ نەبوو تۆ لە هەردوو بارەکەدا هەر زەرەتە تووشی کەسانی ڕەزا قورس دەبی تووشی کەسانێک دەبی بەس مەدحی خۆیان دەکەن متەکەبیر وام کرد و وام خوارد و وامان کڕی و ئاوامان کرد و وا سەرکەوتم و وام خوێند و وا دەرچووم و وا قازانجم کرد بەخوا ڕاستیش نییە بڕواتان هەبێ وەکو میزڵدان بەس فووی لە خۆی کردووە زوو فش دەبێتەوە ڕاستیەکانی بۆ دەردەکەوێت تووشی ئینسانی فاجر بەدکار دەبی باسی جاری وایە شەرم ناکە باسی بەدکرداریەکانی خۆی لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دەژێڕێتەوە بۆیە ئەم هەموو ئافاتەی پێوەیە ئەی چی بکەی کاکە سیلێ ڕەحم جێبەجێکە براکەی خۆت خوشکەکەی خۆت ئەو کەسانەی لێن نزیکن چەند دۆستێکی ڕاستەقینەی ڕێک و پێکت هەبێ بەستە